من أين لك هذا؟ یاساکەی عومەری کوڕی عەبدولعەزیز لە مێژووی بەشەریەتدا کەم نەبوون ئەو کەسانەی بە هەژاری و نەداری پێشەوایی شۆڕشیان کرد و توانیان ژیانی خۆیانی پێ بگۆڕن و ژیانی خەڵکیش وەک خۆی بهێڵنەوە. واتە ئەوەی هەمووان بۆی جەنگان و شۆڕشیان کرد بۆی نەک نەهاتە دی، بەڵکو گەرجاران دژی جەلادێک بوون، ئێستا دەیان جەلاد پەیدا بووە. گەرجاران دژی یەک حیزب جەنگا بن، ئێستا لە بەرامبەر دەیان حیزبی لە خۆیان چوو دەجەنگن. گەرجاران شەڕی ئایدۆلۆژیایەکیان کردبێ، ئێستا دەبێت سنوور بۆ دەیان ئایدۆلۆژیای هاوشێوە دابنێن. گەرجاران خەڵکێکی کەم هەژار بوو بن، ئێستا تەواوی گەل برسیە و چەندان کەس بە ناوی شۆڕشەکەوە سکی خۆیان تێر کرد و ژێرچەنە و چەڵەمەیان پانتر و مەزرعەیان گەورەتر و ڕەقەم بانکیان باڵاتر کرد. ئەم وێنەیە، ئەم سیناریۆی شۆڕشخوازی و شۆڕش بازیە بەردەوام لە مێژوودا خۆی دووبارە دەکاتەوە. تەواوی سەرکردە شەرقیەکان بە ناوی شەرعیەتی شۆڕشگێڕی گێرەیان لە ناوگەلدا کرد. لە مێژووی هاوچەرخی کوردستانیشدا هەمان دۆخەیە. خاوەن پانتۆڵ و چاکەت ڕەشەکانی شاخ لە ئێستادا بوونە خاوەنی مەزرعە و باخ. خاوەنی دوو جووت پاتە و پێڵاوی دراوی شاخ ئێستا بوونە خاوەندەیان ڤێلا و خانووی کەنارباخ. گەر بە هەمان یاسای ئیسلامی خەلیفە عومەری کوڕی عەبدولعەزیز کار بکەین و بڵین ئەمەتان لەکوێ هێنا، ئەوا دەتوانین مەحەکی ئەوە بکەین کە ئایا شۆڕش چی لە ژیانی ئەوان و چی لە ژیانی خەڵک گۆڕی، ئەوەی پەیدایان کردووە و لە ئێستادا هەیانە بەرهەمی چییە. گەر وەک ئیمامی عومەر بپرسین و بڵین ئێوە کە هەژار و نەجار بوون ئەم هەموو سەرمایەتان لەکوێ هێنا؟ ئێوە گەر خۆتان نانێکتان نەبوو بیخۆن پارەی ئەم هەموو ڕێکخراوە بەناو خێرخوازیەتان لەکوێ هێنا؟ ئێوە گەر بێنان و ئاو و پێڵاو بوون ئەم هەموو باغ و vێلە و کۆشکەتان لەکوێ بوو لەکوێتان هێنا؟ ئێوە گەر بەدەیان کەسەوە خاوەن گوێدرێژێکی شەل نەبوون ئەم هەموو سیارە مۆدێل بەرزە و جامڕەشەتان لەکوێ هێنا؟ ئێوە کە نەتانتوانی بۆ خۆتان بخوێنن ئەم هەموو زانکۆیەتان چۆن دروست کرد و داتان بە منداڵەکانتان و پارەکەیتان لەکوێ هێنا؟ ئێوە گەر خاوەنی بستێک زەوی نەبوون دەیان هەزار هێکتار زەویتان لەکوێ هێنا؟ ئێوە ئەگەر خۆتان بە دەبە و جلیکانەوە جارجار بەرمیلێک نەوتتان هەبوو ئەم هەموو تانکەرە نەوتەی ئێستاتان لەکوێ هێنا؟ گەر دوور لە هەر تێگەڵچوونێک لە هەمووان بپرسی ئێوە وەڵامی ئەو هاوکێشەیە ئیسلامیەی عومەری کوڕی عەبدولعەزیز چۆن دەدەنەوە؟ ئایا دەتوانن وەڵامێکتان بۆ ئەو خەلیفەیە هەبێت؟ ئایا دەتوانن خۆتان لە پرسیارە جەوهەریەکەی ئەو خەلیفە ئیسلامیە ببوێرن؟